الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا ونور أبصارنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا لەم مانگە مبارەکەدا کە بە قورئانی مبارەک بووە، ڕەمەزان کە پیرۆزە، لەبەر ئەوە لە ناو هەموو 12 مانگەکەیە تەنها مانگێک کە ناوی هاتبێ مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە، لەبەر ئەوەیە شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن. لەم مانگە پیرۆزەدا خوای پەروەردگار شاخەڵاتی خۆی بۆ مرۆڤایەتی کە قورئانە ناردۆتە خوارەوە. دەیبا بەیەکەوە لەگەڵ جەنابتانم و سەرجەم ئەهلی قیبلە لە ئومەتی محەممەددا صلی الله عليه وسلم لە مانگی قورئاندا لە خزمەت یەک ئایەتی قورئاندا بین، چونکە بەڕێزان ئەوەی کە یەک ئایەتی ئەم قورئانە فێرمان دەکات دڵنیابن لەوەی بە خوێندنەوەی چەندین کتێب ئینسان ئەوەندە سوودمەند نابێ و بیر و باوەڕووی دامەزراو نابێ و ئیمانی پتەو نابێ. ئەو قورئانە پیرۆزەش خوای پەروەردگار ڕێزی لە عەقڵی مرۆڤ گرتووە کە بە زمانی گەلەکەی خۆی شی بکاتەوە، توێژینەوەی لەسەر بکە، کاتێککە قورئانت خوێندەوە جێگەی خۆیەتی لەسەر پیت بە پیت و وشە بە وشەی ئەو قورئانە پیرۆزە بوەستی. لەم جومعەیەدا بە پشتیوانی خوای پەروەردگار لە خزمەت جەنابتاندا هەمومان دەچینە خزمەت قورئانی پیرۆز و تەنها یەک ئایەتی سوورەتی ئەلبەقەرە کە ئایەتی ژمارە 245 وەردەگرین کە خوای پەروەردگار دەفەرمێ: من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. ئێمە کە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان دەبینین هەمووی جوانیە و هەمووی خۆشیە. یەکێک لە جوانیەکانی ئەو مانگە بریتیە لە بەخشندەیی و ماڵ سەرفکردنی دەوڵەمەندان و بەخشینەتی بە هەژاران کە بەڕاستی سیمای مانگی ڕەمەزان لە کوردەواری خۆماندا جوانیەکەی ڕەونەقیەکەی لەوەدایە کە بەڕاستی بە مانگی بەخشندەی و سەدەقات ناسراوە. دەبا بچینە خزمەت ئەم ئایەتە قورئانیە کە باسی سەدەقات و بەخشینمان بۆ دەکا. بە ئیزنی خوای پەروەردگار لەسەر یەک بەیەکی وشەکانی دەوەستین. وتارەکەمان تەنها تەفسیری ئەم ئایەتەیە. خوا دەفەرمێ: من ذا الذي، بە ئیستیفهامێک کە بۆ تەشویق و هاندانە دەفەرمێ ئەوە چێ هەیە ناوی خۆی تۆمار بکە. مسڵمانان قایمەیەک کراوەتەوە و بانگەوازێک لەلایەن ڕەب العالەمینەوە کراوە. خوا دەفەرمێ چێ هەیە ناوی خۆی تۆمار بکە. دەرگاکە کراوەتەوە بۆ هەموو کەسێک، ئەگەر دەوڵەمەندی یان هەژار، ئەگەر ساغی یان نەخۆش، ئەگەر پلەداری یان بێدەسەڵات، ئەگەر ژنی یان پیا و گەنجی یان پیر، بۆت هەیە ناوی خۆت تۆمارکەی و دەتوانی لەم قایمەیەدا بڵێ خوایە منیش هەم. بەڵام بانگەوازەکە بۆ چییە؟ قەرضەن. خاڵی دووەم خوا دەفەرمێ بەخشینی قەرزێکە. سەیری قورئان کەن چەند وردە، نافەرمێ ببەخشن هەر ئاوا، چونکە کەسێک کە داوای قەرزت لێ دەکا فەرقی هەیە لەگەڵ کەسێکە کە دەڵێ ئاوا بە بەلاش پێم ببەخشە. چونکە ئەو کەسەی داوای قەرزت لێ دەکا و هەبووە و دەوڵەمەندێکی زۆر عەجیبە، تۆ دڵنیای وەکو پارەکە لە باخەڵ و ماڵ و قاسە و کاسەتدا بێ وایە، نەک ئەوەی پێی ببەخشی و چاوەڕێی وەرگرتنەوەی نەبی. خوا دەفەرمێ قەرضەن، بەخشینەکەتان لە جۆری قەرزە کە چاوەڕێی وەرگرتنەوەن. خاڵی سێیەم خوایە قەرزەکە بدەین بە کێ؟ خوا دەفەرمێ الله سبحانه وتعالى. قەرزەکە خوا دەفەرمێ بیدە دەستی الله. خوا داوای قەرز دەکا لەبەر خاتری تۆی هەژار، ئەی هەژار دڵت لە خۆت دانەمێنێ. خوا دەفەرمێ کێیە کە قەرز دەداتە الله. سبحان الله. قەرزەکە غەنی عن العالمین، خاوەنی خەزیانەکانی ئەرز و ئاسمان الله سبحانه وتعالى داوای دەکا. بۆ
ئەم وشەیە دوو شتی تێدایە. یەکەمیان پێمان دەڵێ دڵخۆشی تۆیە ئەی دەوڵەمەند، ئەو کەسانی کە پارەدار و سەرمایەدارن و خاوەنی ئەهلی مەعامەلەن با لە خۆیان بپرسن چەندە خۆشحاڵن کاتێ سەرمایەدارێکی زۆر گەورە کە خاوەنی ملیارەها دینار و دۆلارە تەلەفۆنێکی بۆ دەکا ئەڵێ فڵان کەس ئەزانی پێویستیم بە قەرزێک هەیە، ئەم پیاوەی کە داوای قەرزی لێکراوە چونکە لە خوار ئاستی ئەوەیە نەکەر پێی ناخۆش نییە، دەڵێ وەڵڵاهی فڵان کەس ڕێزی لە من گرتووە، ئەی ناخۆ ئەو پێویستی بە من نییە، ئەوە ڕێزی لێگرتووم کە باسی منی کردووە و داوای قەرزی لێ کردووم. دەیخوا ڕێزی لە تۆی دەوڵەمەند گرتووە کە سەروەت و سامانەکەت هەمووی هی ئەوە، دەفەرمێ بەشێکم بە قەرز بدەیە. دووەم خوا فێرمان دەکا دەفەرمێ ئەو کەسانی کە حرمەتێکتان هەیە لە ناو خەڵکدا کە جێگەی متمانن کە دەستگایەکی خێرخوازی و خێرەومەندین، ئێوە پلەتان لای خوا بەرزە، هەر کەسێک کە بۆ خۆی بە حەیاتی ڕووینایە داوا لە خەڵک بکە، بەڵام لەبەر خاتری ئەوەی فەقیرێک لە شوێنێکدا هەیە دەڵێت خوا فڵان کەسی دەوڵەمەند ئەگەر لە دەستە هەبوو فڵان کەسیش زۆر هەژارە، خوا دەفەرمێ ئەم کارەی تۆ زۆر پیرۆزە، چونکە خوا بۆ خۆی داوای قەرزی کردووە لە خەڵک لەبەر خاتری بەندە هەژارەکانی، کارەکەی تۆ خوا زۆر بەرز تەماشای کردووە. سێیەم قەرزەکە دەدەینە دەستی خوا، بەڵام چۆن قەرزێک؟ خوا فەرمووی خاڵی چوارەم قەرضەن حەسەنە، ئەو قەرزەی کە زۆر جوانە و حەسەنە. جا ئەو قەرزەی کە قەرزی حەسەنە خۆشەویستم پێویستە 5 مادەی تێدا بێ، قورئان ئاواشی دەکرێتەوە. قەرضەن حەسەنە خوا بە جۆرێک قبوڵی دەکا کە ئەم 5 مەرجەی تێدا بێ. یەکەمیان خالیسەن لله بیبەخشی، دەبێ خوایە گیان نیەتەکەم بەس ئەوەیە کە تۆ لێم ڕازی بی، نابێ بۆ ئەوەت بێ خەڵک بڵێن بەخوا فڵان کەس سەخی تەبیعەتە و ماشەڵڵا شارێکی ژیان دۆتەوە، ئەگەر ئەو نێتە لە دڵا بوو خوا دەفەرمێ بەخوا خێرەکەتم ناوێ. سبحان الله هەیە پارەکەشی بەخشیوە چونکە نیەتەکەی خالیس بۆ خوا نییە، خوا ڕەتی دەکاتەوە بەسەریدا، پارەکەی ڕۆی نەچوە قاڵبی قەرضەن حەسەنە شمولی نەکرد. دووەمیان دەبێ ماڵەکە طەیب بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت لە فەرمودەیەکە کە بوخاری و موسلیم لە صەحیحەین هێناوێتی ما تصدق عبد بصدقة من مال طيب ولا يقبل الله إلا الطيب إلا أخذها الرحمن بيمينه. هەر بەندەیەکی خوا دەستی کرد بە قاسە و کاسە و گیرفانی خۆیدا بەشێک لە ماڵی خۆی دەرێنا، بەڵام ماڵێکی چۆن؟ من مال طيب. خوا نافەرمێ، پێغەمبەر صلی الله علیه و سلم نافەرمێ من مال حلال. ئەها فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەک وشە فەرقی هەیە لەگەڵ وشەیەکی تردا، نافەرمێ بەس ماڵەکە حەڵاڵ بێ، دەفەرمێ ئەبێ ماڵەکە طەیب بێ. هەر کەسێ سەدەقەیەکی بەخشی بەڵام لە ماڵێکی طەیب. ماڵی طەیب یعنی چی؟ یعنی ماڵەکە حەڵاڵی خۆت بێ، بەشی میراتگرانی پێوە نەبێ، پیاوێک نەبی باوکت مردووە و هەرچی سەروەت و سامانە لرفت لێداوە بەشی یەک خوشکت دانەناوە، هەمووت بۆ خۆت داگیر کردەوە وەڵا ئەمجا بەخوا سەدەقە و خێرم حەز لێیە، ئەوە ماڵەکەت حەڵاڵ نییە براکەم، بەشی خوشکەکان تیجارێ لێ دەرکە لە پێشەوە، ماڵەکەت با خالیسەن پاک و خاوێنی خۆت بێ. ئەوە یەک. ئەمجا ماڵێک بێ خۆت دڵت پێوەی بێ و دڵت پێی خۆش بێ. بە پوختی عەرزی جەنابتان کەم، دوو کەس خێر دەکەن، خوا هێندە بە ڕەحمە هەردووشیان وەردەگرێ، یەکیان ئێوارە خواردنێکی زۆری حازر کردووە وتوێتی هەر تێر ناخۆم لەسەرم سفرەیە، ها نەفسی ئینسان پێش بەربانگ چەند داوای شت دەکا، دوایی وەختی ئەزانی کاکە بەخوا بە دوو سێ دەنکە خورماکە نیوە تێر بووی، سێ چوار کەوچکێ چێش دەخۆی لە فەزلی خوا تەواو تێر بووی، دەتخوا ئەو چێشتەی ماوە با خەسار نەبێ بۆ دراوسەکەمانی بەرن بۆ پارشێ و با گەرمی کاتەوە. ئەمە سەدەقەیە، بەڵام ناچێتە قاڵبی ئاەتەکەوە، قەرضەن حەسەنە نییە، نەچۆتە قاڵبی قەرضەن حەسەنەوە. ئەزانی قەرضەن حەسەنەکە طەیبەکە کامەیە؟ دەوری عەسرە و خۆت نەفست زۆر داوای خواردن دەکا، ئەڵێی خوایە گیان شەر بێ لە زیاتی 2 کیلۆ میوە بکڕم، 1 کیلۆیان بۆ ماڵی خۆم دەکڕم، با کەمی لێ بخۆم، بەڵام ئەم کیلۆیان ئێستا کە نەفسم حەزی لێیەتی بۆ ماڵی دراوسێ هەژارەکەمی دەکڕم. ئەها ئەو کاتە بۆت بردۆ زۆر نەفست حەزی لێیەتی، ئەمەیان قەرضەن حەسەنەیە، چونکە نەفست داوای دەکا و دەیگریەوە. وەڵڵی ئێمە لە ڕەمەزانە گلەییم هەیە لە خۆم تا ئێوە، ئەم بازاڕەمان چۆن شێواندووە و چۆن پەلاماری هەموو شتێک دەدەین، بازار بەر ناکەوێ،
ئەوەی دەشیکڕین سەی دەکەی نیوەی خەسار دەبێت پێ ناخورێ بەو خوای یەک لەسەر چواری ئەوەمان بەسە بۆ پاشێ و بەربان ئەوەی تری دەتوانی بیخەیە قەرضەن حەسەنەوە کە نەفست داوای دەکات نەک دوایی بەرماوە بێ کراسێکت هەیە و دەجارت لەبەر کردووە دەستت خۆش بێ فڕێی مەدە خەڵکەیە بەو کۆنەیە شوکرە کە دەیبەخشی خێرە بەڵام قەرضەن حەسەنە ئەوەیە لە زەرفەکە دەرنەهاتووە و لەبەرن نەکردووە لەبەر خوا دەیدەیە فەقیرەکە ئەبێ ئەوە تەیبە خۆت حەزی پێ دەکەی خوشکە موسڵمانەکەم سەیری بازنەکانی دەستت دەکەی و هەموو سەرمایەتەکەت ئەوەیە ئەڵێ شەر بێ لەبەر خوا بیبەخشم مامۆستایەکی ئەم شاری هەولێرە لە کتێبە تۆماری کردووە دەفەرمێ کەسێکی هەژار پەنای بۆ هێنام وتی خێزانەکەم هەردوو دەستی تووشی وشک بوون بووە پەنا بەخوا دەمارەکانی خوێنیان بۆ ناچێ و تازەش مناڵی بۆ کۆرپە ساواکەی پێ لە باوەژ ناگیرێ ئەڵێ بە چەند مسڵمانێکی وەکو بەڕێستان و ئەهلی دینی وتووە توخوا یارمەتێکی فڵان کەس بدەن و پێتان دەناسێنم ئەڵێ وەڵی یەکێ لەو کەسانەی بەشداری ئەو خێرەی کرد خوشکێکی مسڵمان بوو وتی مامۆستا چەندی دەوێ وتم 1600 دۆلار وتی من ئەوەی لە ماڵی دنیادا زۆر دڵم پێی خۆشە دوو تاک بازنی گەورەم هەیە کە دەستی خۆ من وەڵی دینار و دۆلار کۆم کردوێتەوە لە ناو داخیلەیەکە تا پێم کڕیوە وەلەبەر خاتری ئەو خوای گەورە کە من دوو دەستی ساغم هەیە و ئەو دوو دەستی نەخۆش بۆ ئەوەی بتوانێت تێر بەچکەکەی لە ئامێز بگرێ ئەوە بای 1000 دۆلار و لەبەر خوا پێم بەخشی لەوە ئازیزترم نییە ئەمە سەدەقەی حەسەنەیە قەرضەن حەسەنە ئەها لەوە خۆشەویستتری نەبوو هەمووی بەخشی وتی ئەوەی تریشی ئینشەڵڵا موسڵمانێک دەفعی دەکا ئاوا ببەخشە لەوەی کە خۆت پێت خۆشە ماڵەکەت تەیب بێ چونکە بزانە سێیەم جوانی کەی پوختی کەی رسول الله ڕوحمان بە قوربانی بێ و هەزاران سڵاوە لە دیداری پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم چۆ ماڵی کچەکەی خاتو فاتیمە هەزاران ڕەحمەتی خوا لە خۆی لە نەوەکانی بێ سەیری کرد خاتو فاتیمە لە ناو ترشاوێکدا درهەمی پێیە بەڕێزان زێر پێی دەوتێت دیناری زێر دیرهەم لە زیوە دیرهەمێکی پێیە و لە ترشاوە دەیشواتەوە و خاوێنی دەکاتەوە فەرمووی ڕۆڵەکەم ئەوە خەریکی چی فەرمووی باوە گیان خەریکم ئەو دیرهەمە پاک دەکەمەوە پیسێکی پێوەیە چونکە بەڕێزان زی و مادەیەکە ئۆکسان دروست ناکە واتە چەڵک و پیسی و ڕەشی لەسەری نانیشێ بەڵام چونکە مادەیەکی نەرمە دەنوشتێتەوە بۆ ئەوەی بکرێ بەسکە و پارە مادەی مسی لەگەڵ تێکەڵاو دەکەن ڕق دەبێ مسیش بۆ خۆی بینی و تانە زوو ڕەش دەبێ ئەوەی بەنجەڵی مسوشتی وای بینیوە مادەی ئۆکسانی زۆرە دیرهەمەکە هێندە دەستا و دەستی کردبوو چڵکی پێوە بوو ڕەش هەڵگەڕابوو لە ناو ترشاوە ئەبێتەوە زیوی سپی و خاوێن دەبێتەوە فەمووی بۆ وای لێ دەکەی فەمووی باوە گیان دەیکەم بە خێر و سەدەقە فەمووی جاکچەکەم خۆ ئاوابی بەخشی و ئاوابی بەخشی لە بازاڕە هەر یەک نرخی هەیە وتی باوکە گیان من لە جەنابتم بیستووە کە خوا بە وەحی پێی فەرمووی ئەو خێرەی کە دەکرێت لە ماڵێکی پاک و خاوێن کە فەرمودەکەمان لە بوخاری موسلیما خوێندەوە خواش ماڵی پاک و خاوێن نەبێ وەری ناگرێ إلا أخذها الرحمن بيمينه إلا خواي الرحمن سيري كان فرمو كذا فما نيفرمو الجبار المتكبر خواي مهربان برحم مهرباني خواي بدستي راست اليد وردقريا والله باوە جام من دەزانم کە ئەم دیرهەمەم داناوە بۆ خێرکردن پێش ئەوەی بچێتە دەستی فەقیرەکەەوە دەچێتە دەستی ئەڵڵاوە والله شەرم دەکەم شتێک بخەمە دەستی ئەڵڵاوە کە پیسی پێوە بێ سبحان الله لەم قەناعەتە بەو خوای یەقینت هەبێ براو خوشکی مسلمانم ئەو پارەی دەیکەی بەخێر پێش ئەوەی دەستی ئەو فەقیرەی بگاتی ئەڵڵا بە دەستی خۆی لێت وەردەگرێ ئەڵڵا وەری دەگرێ دەیکەواتە وەرە لە خێرا بۆ ئەوەی قەرضەن حەسەنەن بێ جوانترین پارە هەڵبژێرە خۆ پارە هەموو یەک سعری هەیە لە بازاڕە هەر یەک شت دەکا بەڵام تۆ وەرە کام پارەی زۆر تازەیە کامەی ڕقەی لێو لەسەر ژمارەیە ئەوە هەڵبژێرە ئەمجا بێنە عەترێکی بۆن خۆشی پێوەکە دوای بیکە زەرفێکی زۆر جوان و نایابەوە ئەمجا بیتە دەستی فەقیرەکە چونکە یەقینت هەبێ پێش دەستی فەقیرەکە ئەڵڵا وەری دەگرێ هاتووە نامەیەک بۆ کەسێکی دەوڵەمەندی دەسەڵاتداری پایەدار دەنووسێ چەند نامەکە بە جوانی و بە خەتی کۆمپیوتەری نایابوو لە زەرفی جوانە هەدیە دەکەی توخوا لە ڕوودی هەراوە بۆی فڕێدەی دەی تۆ دەیدێ دەست ئەڵڵا
هێش ئەوەی بکەیە دەستی فەقیرەکەەوە توخوا با خێرەکەتان ئاوا جوان بێ دەچێتە قاڵبی قەرضەن حەسەنە. خاڵی سێیەم ئەبێت دڵت پێی خۆش بێ ئەو وەختەی هیوا هەیە کە خێر دەکا دڵی بەقەدەر ئەو کاتە خۆشە کە پارەی دەست دەکەوێت. ئەی خۆزگەم بەو دڵانەی کە ئاوا پەروەردە بوون ئەو وەختەی خێر ئینسان کە پارەی دەست دەکەوێت دڵی خۆشە. هیوا هەیە ئەو وەختەی کە دەبەخشێ بەقەدەر ئەو کاتە دڵی بە خێرەکە خۆشە کە پارەکەی دەستکەوتووە. ئەوە چۆ قاڵبی قەرضەن حەسەنەوە. چوارەم شوێنی خۆی پێ بگرە. لە شاری سلێمانی لە دهۆک لە کەرکووک لە هەولێر خەڵکی خێرەومەندمان هەیە کە ڕەمەزان دێ بەردەمی ماڵەکەی لە دەوری 15 و 20 ڕەمەزانە ئەو عالەمە سەرە دەگرێکی 50,000یان دەداتێ و نە ئەو ناوبانگ دەکات بەخوا فڵان کەس خێرەومەندە. وەڵی برامەوە خێرەومەندی نیە ئەوە تۆ خەڵک فێری سوال دەکەی. ساڵانە ئەو خەڵکە سەرەی بۆ دەگرێتەوە کەسیش نازانە پارەکە چ جێگایەکی گرت. عالەمێک کە فێری پارەوەرگرتنیش نێت تۆ فێری سوالت کرد. جێگەی پێ بگرێت جێگە بە کەسێک بگرە کە ڕووی سواڵی نییە. قورئان دەفەرمێ لا یەسئەلوونە الناس ئیلحافا. هیوا هەیە بمرێ لە برسانە لە دەرگای ماڵی کەسی بۆ نادرێ. توخوا خێرەکەت بخە دەستی ئەوەوە کە ڕووی سواڵی نییە. ئەمڕۆ فەقیر و هەژارێکی زۆر هەیە بەڕێزان بەهۆی ئەم قەیرانی داراییەوە خوا ڕەحممان پێ بکاو لە سەرمان لابا. گەلێک خەڵک زۆر هەژارە. توخوا چاوتان لە هەژارانێک بێ کە ڕووی سواڵیان نییە. توخوا چاوت لەو قوتابیە بێت جاران حجرەی فەقێ هەبوو بەداخەوە ئێستا نەماوە. ئێستا حجرەی فەقەی مەلایەتی تەلەبەکانی جامیعەمانن. کچ و کوڕەکانمانن کە لە زانکۆ پەیمانگا دەخوێنن. ئێمە چەندین داخلی هەیە لەم شارەدا بە شەناوخۆییەکانی حکومەت لە کۆڵانەکاندا خانوو گیرا و تەلەبەی جامیعەی تێدایە. ئەم تەلەبەیە بەس ئەبێ خەریکی خوێندن بێ لەبەر خوێندن و تەڵەبی علمی شەرعی زانستی دینی و دنیایی بەراکەم کاسبی پێ ناکرێ. توخوا بڕۆن بەسەریان کەنەوە زەکات و سەدەقە و سەرفترەی خۆتانیان بدەنێ. بەڕاستی ئەوانە مستەحەقن. ئەوە ئیشەڵڵا سوالکەرت پێ نەگەیاند. ئەو تەلەبەیە بەیانی کە بوو بە دکتۆر بوو بە ئەندازیار بوو بە مامۆستا بوو بە محامی بوو بە حاکم دەڵێ ڕۆژێک من تەلەبە بووم و کوڕە هەژار بووم. ئاخر تەلەبەیەکی وا هەیە 3 تەلەبەی جامیعەی هەیە 4 هەیە 2 تەلەبەی مەعهەدی هەیە نیو معاشی هەیە نیو معاشەکەش بە 3 مانگ داماوە وەردەگرێ بیدا بە زەهر منداڵەکانی ناکوژێ. چی بخاتە دەستی ئەم داماوە کە هەر ڕۆژەش لە جامیعەیە لەبەر چاوی ئەم کوڕە فەقیرەدا دەوڵەمەند خۆی دەنوێنێ و هەر ڕۆژە سارەیەکی پێ و هەر ڕۆژە خاتێ جلی لەبەرایە. سوێن بەخوا تەلەبەمان هەبووە لە ئاستی باڵای خوێندنە وتوێتی واز لە خوێندن دێنم و دەبمە پۆلیس مەکرێکار چونکە باوکم توانای نییە 250 دینارم بداتێ لە کافتریایە کابیدەم بە چایەک. فریای کەوەمە هێڵە واز لە خوێندن بێنێ بەیانی ئەگەر بوو بە شتێک بوو بە کارگوزارێک بوو بە خێرەومەند بوو بە دکتۆرێکی ئەم وڵاتە خێرەومەند دەردەچێت. دەڵێ منیش کوڕە هەژار بووم دەوڵەمەندێک یارمەتیدام ئەمڕۆ کە خاوەنی موچە و مەعاشی باشم شەر بێ منیش کەسێشکە پێ بگەێنم. بە پارەکەت خێرەومەند لە کۆمەڵگا دروستکان نەک سوال کرد. دووەمیان ئەو پێشمەرگانەی کەوا ئێستا لە بەرەکانی جەنگان کە دوای فەزلی ئەڵڵاه و دوعای خێری جەنابتان لە ژنان و لە پیاوانی ئەهلی مزگەوت کە بۆ ئەمن و ئەمانی ئەم کوردستانەی دەکەن خۆشەویستان ئەوە هەوڵ و خەوشە و نخونی و خەبات و خوێنی هێزی پێشمەرگەی کوردستانە کە دنیا چاوی لێیەتی. وەڵڵی ئەوانەش حکومەت بێوەفایە بەرامبەریان دەبوو وەکو گوڵ بە خێویان کە کەسێک خوێنی خۆی لە پێناوی کورسیەکەی تۆیا بڕێژێ توخوا بێ سەدەقەی پێ بشیا زوڵمی لێ دەکەی کە حکومەت زوڵمی لێ دەکا با من و تۆ وریای بین نەهێڵی منداڵەکانی محتاج بێ چونکە ئەو لە بەرەی جەنگە ئەگە دڵی لای منداڵە برسیەکەی بوو کە شیر نێبی خوا چۆن دیفاع لە من و تۆ بکا لە ئەهلی مزگەوت. ئەوانەش بەڕاستی خێریان زۆر پێدەشیا. ئەوانەی کەوا هێزی پێشمەرگەی کوردستان شەهید بوون شەهیدانیش گەلێ بێ خزمەتن لەم وڵاتەدا ئەوانە شوێنی پێدەگری کە ناهێڵی دوای شەهید بوونی خۆی منداڵەکانی بچنە دەرگای ئەم و ئەو لە مزگەوتا سوال بکەن. پێنجەمیان منەتی بەسەردانەکەی قەرضەن حەسەنە ئەوەیە منەتی بەسەرانەکەی ثم لا يتبعون ما أنفقوا منا ولا أذى. قورئان دەفەرمێ ئەو کەسانە بەختەوەری دنیا و قیامەتن و لە عەزابی خوا لە دنیا و قیامەتە ئەمینن نەدەترسن و نەخەوفیان هەیە دوای ئەوەی دەبەخشن منەت بەسەر خەڵکان ناکەن. قورئان دەفەرمێ ثم نەیفەرموو چونکە لە حەرفی عەطفە واومان هەیە فامان هەیە بۆ تەراخیە ثم بۆ دوورە یعنی جاری وایە تۆ سەدەقەکەت کردووە
خوا وەردی گل لە قەرضەن حەسەنە جێ خۆت پێگرت بەڵام مشکیلەکە ئەوەیە دوای 10 ساڵی تر بێ هاسومە بۆ ئەوەیە دوای چەند ساڵ ئەڵێن فڵان کەس بۆتە دکتۆر ئەڵێ وەڵڵا ئەوە کاتی خۆی کە تەلەبە بوو من فریای کەوتم هەموو ساڵە قاتێ جلم بۆ دەکرد سوبحان الله یەکسەر خێرەکەت بەتاڵ دەبێتەوە چونکە باست کرد پێت شکان هیوایە لە زمانی گراییدا تەنەکەیە گەرمی داوەتە کەسێ ئێستا کەڵەن فڵان کەس دەوڵەمەند بووە چۆن دەوڵەمەند بووە کاتی خۆی من نەبووما لە برسان دەمردن یەکسەر سەدەقەکەت بەتاڵ دەبێتەوە نابێ منەتی بەسەرا بکەی وەک کوولەکەی کابرا لێ نەیاڵن کابرا کوولەکەیەکی دا بە ماڵە دراوسەیەکی فەقیری لەسەر زرعات و مەزرعە هاتبووە وتی ئەو کوولەکەیە بۆ خۆتان نا کوولەکە سوورە گەورەکان بینیوتانە هەیە دوای ئێوارە چۆکتی کوولەکەکە چۆن لێ دەنێن وتیان وەڵا بەتەمەن بەنیسکەوە لێنێ وتینە نەخەساری نەکەن ئەوە لەسەر پشکۆ بیبرژێنی و ئاوایە و ئاوایە بەیانی چۆکچی کوولەکەکەتان چۆن خوارد وتی وەڵای لەسەر پشکۆ برژەمە وتی وەڵای حیفێ خەسارتان کرد ئەوە بە فڵان شێوە بیخۆی باشە دوو بەیانی چۆوتی ئەی ناوکەکەی وتی وەڵا فڕێماندا وتی ئەی هاوار ئەوە بۆ کریمی ناوسک زۆر مهمە کابراوتی خۆزگە کوولەکەیەکەم هەل لێ وەرنەگرتیان ماڵت وێران بێ کاکە وای لێ نەکەی وەک کوولەکەی کابرا هەموو ڕۆژە منەتێکی بەسەرا بکەی بڵێ با ببریا و خێرە نەدامایە لەبیر خۆتی بەرەوە قورئان دەفەرمێ پیامبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ مثل المؤمن مثل النحلة مسلمان وەکو مێشهەنگ وایە مێشهەنگوین کە هەنجوین دەکات لە پاکترین گوڵ دەمژێ بەڵام توخوا مێشهەنگوینتان بینیوە منەت بەسەر خەڵکا بکا بڵێ هەنجوینەکەم فڵان کەس خواردی پێشکەشی دەکا و خستوێتە سەر شانەکە و دەڵێ گەرنت ئازابێ بیخۆ جا ڕاغیبی ئەسفاهانی دەفەرمێ النحلة أو النحلة على سبيل التبرع وهو أخص من الهبة أبين نحلة يعني نحلة لسر تبرع به يعني واي بيشكش كم مزانة شو تدستي شوا وكو هدية سيري مكة هدية كديدي بخلشك دزاني داوتة تشيا بتبرع واي ببخش اللبير خوتي برا وبياو شاشك بكركي ودوتي كري خوم أجا خير اللي قال كسي كرد زانيت منت باري بسرية وتشاو برجيري أو خيرتا أقل لكولانك ورويشتي أو لو سري كولانك وديار بتوب شو كولاني أو ديو وتباو كبو فرمي نوك سلامي ليبكي وتباب أخو السلام كردن خيرا فمي كرم نوك بو السلام ببيري بيتو كروجة وشاكل لقل كردوا سلامك نوي باخيرك بطالنا بيتوا حتى للسلام كشخو بارز نوك وابزان منتيش بسرادك وشاو برجيتا أوا بيمنت خالصا بو أخوا إيشي بيانك بلا والله ئەگەر ڕۆژێ ئیشم بە سیارەکەت بوو نەهاتی لەگەڵ مای ڕۆژ یارمەتیم نەدای خێرم لەگەڵا نەکردی نابێت چاول لەوە بێ ئەوە بەو پێنج مەرجە قەرضەن حەسەنە ئەوە قاڵبەکەت لێ وەرگیرە پێنجەم فەیضاعفه له أضعافا كثيرة خوا دەفەرمێت چەندین قات بۆی پڕ دەکەمەوە بەس چەندین قات جا خاڵی یەکەم جاری وا هەیە بەڕێز دەکەم خوای گەورە دەست بەجێ بۆت پڕ دەکاتەوە وەڵای خێری وا هەیە باوەڕ کە ناگەیتەوە ماڵەوە خوای گەورە پڕی کردوێتەوە هیوا هەیە ڕۆژێکی بەسەراتیا دەپاڕێ ئەمە بەقەدەر پاکی ناونێتی دڵەکەت سەرنجی ئەم بەسەر هاتە واقعیە بدەن لە وڵاتی میسردا بەرنامەیەک هەیە البەیت بەیتوک ئەم ماڵە هەژارەی کە لە تەلەڤیزۆنەوە نیشان دەدرێ ئەمە ماڵەکەی تۆیە وەڵڵاهی ئەوە ماڵەکەی من و تۆیە ئەو نەخۆشە کە خوا ڕەحمی کردووە لە ماڵی تۆدا نییە وابزانە نەخۆشی ماڵەکەی خۆتە ئەگەر تۆ بوویایە حەزت دەکرد خەڵک بەرامبەرت چۆن بێ کە خوا ڕەحمی کردووەتەوە کرێچینی ئەو کرێچێش ماڵی تۆیە چونکە ڕۆژێ لەوانەیە تۆش بی بە کرێچی چەند کەسمان بینیوە لەو عەرەبانەی کە ئێستا ئاوارەی کوردستانن خاوەنی کۆشک و تەلار بوون ئێستا بە دوو کرێخانوویان دەگەڕێن یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکە ئێمەش کوردستانەکەمان بە شەڕی ناوخۆ بە فیتنەی ناوخۆ وا نەشەیە ببینە کرێچی خەڵک بەڕێزەکەم ئەبێ وریابی ئەو ماڵی کە کرێچی ئەوەی نەخۆشی تێدایە ئەوەی داماوی هەیە ئەوەش هەر تۆی کە خوا تۆی بەسەر کردوێتەوە فەزلی خوایە ئەو ماڵە ماڵی تۆیە کە تەلەڤیزۆن نیشانیەدا ئەڵێ کاتێک کە نیشانیدا بەرنامەیەک بوو مەحموود سەعد پێشکەشکاری بەرنامەکە بوو کەسێک ڕاستەوخۆ تەلەفۆنیان دەکرد ئەو دەیگوت ئەوە ژمارەی حسابیم ئەوەندە دۆلاری لێبەرن ئەوەندە شتەی بخەنە سەر گەنجێک ناوی شەریف دەبێت تەلەفۆن دەکات دەڵێ من داوای لێبوردنتان لێ دەکەم شەرم دەمگرێ پارەکەم هێندەکەمە 15 جونەی وەکو بڵێ دەوری 2000 تەبعی ئەم پارە تەبعی خۆمان دەبەخشم توخوا گەرنم ئازاکەن وەڵڵاهی ئەوە ڕێک نیوەی ماڵەکەمانەکە بەخشیومە ئەڵێ کاتێک کە ئەو قسەی کرد پێشکەشکاری بەرنامەکە تەزی یعنی تۆ لە هەموو دنیادا 4000 تەبعەت هەیە بۆ نمونە نیوەی ماڵەکەت بەخشیوە هەر یەکسەر وتی بەخوا من لەگەڵ دایکە نەخۆشەکەمدام ئەوەندەمان هەیە ئەوە نیوەمان بەخشی بەم نەخۆشەی کە لە ئێمە داماوترا کە تەلەڤیزۆن نیشانیەدا ئەڵێ لەو کاتەدا کابرایەکی تر دواتر تەلەفۆنی کردوتی ئەوەندە پارە بۆ نەخۆشەکە
1000 جونەی هیچ بۆ ئەو شەریفەی کە نیوەی پارەکەی بەخشی ئەوە 1000 یەکێکی دو تەلەفۆنی کردوتی ئەوەندە بۆ نەخۆشەکە 500 جونەی هیچ بۆ ئەو شەریفەی کە نیوەی پارەکەی بەخشی هەر لەوێ 15 جونەی هی بەخشی هەر لەو بەرنامەدا خوا 1500 جونەی هی پێبەخشیەوە یەک بە 100 پاداشتی دایەوە بۆ چونکە ئەو نێتەکەی خالیس بۆ خوا بوو بەس بۆیە داوای لێبوونی لەکرد وتینەوە بەگاڵتەوە بزانم من ئەم پارەکەمە دەدەم یەکسەر نردیان بۆ تەلەڤیزۆن مقابلەیان کرد وتی من دایکم نەخۆشی دڵی هەیە کە ئەو نەخۆشەمان بینی و فرمێسک بە چاوی خۆم و دایکمان هاتە خوارەوە وتم دایک گیان پارەی ئێمە هەمووی 30 جونەی ها ئەڵێ چی بیکەم بە دوو کەرتەوە لەم خێرە بەشدار بین وتی کوڕی خۆم ببەخشە و مەترسا بەس نەخۆش دەزانێ ئازاری نەخۆش چییە بەس لەش بەبار دەزانێت لەش بەبارێک حاڵی چییە توخوا کوڕم من نەخۆشی دڵم هەیە و دەزانم ئازار چۆنە توخوا نیوەی ببەخشە لە پێناوی خوادا ئەڵێ وەزیری ناوخۆی وڵات هاتە سەرکار وتی دەست بەجێ دەبێ ئەو کوڕە تەعین بکرێ بزانم چی پیشەیەک دەزانێت وتی وەڵی کامێرامانم و لە کامێرە باش دەزانم لەو بەرنامە خێرخوازیەتدا مەزرا بە پارەیەکی زۆر باش بە کامێرامانی بەرنامەکە سبحان الله هەر جاری وایە خوای کار بەجێ دەست بەجێ بۆت پڕ دەکاتەوە فيضاعفه له أضعافا كثيرة نيتكد تسليم بخواك مترسا دواميان برزكم جاري وهي بارش شر نيبود بيتوا نخوشيك هي أمر السردمي نخوشي سامناكا ها كابرا السرطان دقريت جاري بيجوي بو خوي بمري همو سروتكشي دروا ماڵی نامێنێ خانووی نامێنێ یەک بەکتریایەک لە جگەرتدا پەنا بەخوا جگەرت هەڵتەشی هەموو سەرەتی دنیا تازە ناتگێڕێتەوە خوای گەورە لە بەخشینەکەتا بەوە قەرەبوت بۆ دەکاتەوە لە بەکتریایەک لە ڤایرۆسێکی کوشندە دەتپارێزێ ئەگەر نەخۆشیەکە بگری بە چەند دەفتەر دۆلار چانابیەوە خوا ئەو مەسرەفی نەخۆشیە و ئەو ئازارە لە کۆڵ دەکاتەوە و پارەکەت بۆ دەگەڕێتەوە ئەیدەی بە خۆراک و نایدەی بە دەرمان سێم منداڵ ساڵح دەکا منداڵ ساڵح دەکا کتێبێک هەیە بە ناوی بالحب نربي أبناءنا دکتۆر عەبدوڵڵا محەممەد نووسیوێتی ئەڵێ لە دۆسیەی پارێزەرێکە کە لە دادگا ئیشی دەکرد قەزیەیەکم خوێندەوە سبحان الله قەڵەمێک داهاتووی دوو منداڵی شۆنگۆڕی قەڵەمێک داهاتووی دوو منداڵی شۆنگۆڕی بەسەراتەکە ئاوایە یەکێک لە دزەحرە بە ناوبانگەکانی وڵات دەگیرێ و دەدرێ بە دادگا بە حوکمێکی قورس پارێزەرەکەی لێی دەپرسێ و چۆن وال لێ هات ئەڵێ زمانی دایکم لە پۆلی چواری سەرەتایی بووم ڕۆژێکیان چوومەوە ماڵەوە قەڵەمەکەم بزر کردبوو دایکم بە زلە و بەلێدان دایگرتمەوەتی چۆن هاتوویەوە قەڵەمت پێ نییە ئەگە قەڵەمی ڕەفیقەکەشت بدزیادە بوو بەبێ قەڵەم نەیتەوە لە ترسی ئەو لێدانە و لە ترسی هاندانی دایکم بەیانی قەڵەمی ڕەفیقەکەم دزی دواتر قەڵەمی ڕەفیقێکی کەمم دزی دواتر لە پۆلەکانی کە دزیم دەکرد دواتر سەیرم کرد ئاوەندە قەڵەمم کۆ کردوێتەوە لە قەڵەم ترازام دەفتەرم دەدزی دواتر دوکانم دەبڕی حتا چارەنووسم گەیشت بەم ڕۆژەی کە ئێستا بە حکمی قورس لەسەر دزی حکم دراوم و ئابڕوشم چووە ئەوە زمانی دایکم بوو کە وتی جارێش کە قەڵەمە دوون کرد ی ڕەفیقەکەشت بدزینەیەتەوە بەبێ قەڵەم ئەهای وایە دڵە پارە پەیدا کە حرامش بێم و هیمۆیە پەیدایکەی دووەمیان سەرۆکی ڕێکخراوێکی خێرخوازی بوو گەنجێکی خێرەومەند بە کاروباری موسڵمانان هەڵدەستا کۆمەکی کۆ دەکردەوە بۆ خەڵکی هەژار ئەڵێ وتم تۆ چۆن پێگەیشتی وتی بە زمانی دایکم بە قەڵەمێک وتم تۆش بە قەڵەمێک وتی بەڵێ ڕۆژێ هاتمەوە وتم دایە گیان قەڵەمەکەم بزر کرد وتی ئێڕۆڵە بە چی نووسید وتم ڕەفیقەکەم قەڵەمەکەی دامێ پێم نووسی و دەرسەکەم نووسیەوە وانەکەم دوانەکەوت وتی ڕۆڵە تۆ چیت پێگوت وتم وەڵی سوپاست دەکەم وتی ڕۆڵە هەر بە سوپاس تەواو نابێ بەیانی دوو قەڵەمت بۆ دەکڕم یەکیان بۆ خۆت یەکیانەها ئەو کوڕە چۆن تۆی دڵخۆش کرد ئەگەر ڕەفیقێکت قەڵەمەکەی لێ بزر بوو یان پێی نەبوو تۆ قەڵەمەکەی بدێ بیکە بەخێر ئەڵێ دوایی دوو قەڵەمم کڕی پاشەکەوتم دەکرد هێندم پێخۆش بوو کە ڕەفیقەکەم دەڵێ قەڵەمەکەم پێنێ و منیش خێرا قەڵەمێکم پێشکەش دەکرد وەڵڵی سەرەتای فێربوونی خێرخوازیم لەو قەڵەمەوەی دایکمەوە بوو هەم منداڵەکەت ساڵح دەبێت کە لەبەر چاوی ئەوە خێر دەکەی ئەویش فێری بەخشندەی دەبێت فێری دزی نابێ پێنجەم چوارەم منداڵەکەت نەخۆش دەکەوێ هیممەتت بەرزە کوڕە لە دائافرە پاڕاستۆڵێکی بدەیە یەکسەر چا دەبێ کابرای تریش کە خێری نەکردووە بەو خوا مناڵەکەمان لەوانەیە جەڵدە لێدا خێرا بیگەێنە خەستەخانە وەختی ئەچێتە عەیادەیەک دوو وەرەقەی سەرف کردووە تۆ ئەو سەدەقەیە بۆ دڵی قایم کردی بەلەتە پاڕاستۆڵێک بە شروبێک چا بوو مەسرەفێکت بۆ گەڕایەوە ئەوەش جاری وای خوا ئاوا دەداتەوە پێنجەم خیزبوونی لای خوا پاداشدانەوە نییە لە جاتی خێر ئەی خۆشەی خۆشەویستی ئەڵڵابی ئەی خێرەومەند وەڵڵی تۆ خۆشەویستی ئەڵڵای فریشتەکانی ئەرز و ئاسمان ڕەحمەتت بۆ دەنێرن و خۆشیان دەوی دەبی بە خۆشەویستی فریشتە ئەبی بە خۆشەویستی خەڵک
ئەبی بە خۆشەویستی ژن و ماڵت وەڵڵی خۆشت خۆتت خۆش دەوێ جاری وایە لە نەفسی خۆتا بێزار بە بڕۆ خێر و سەدەقەیە بکە بەنیهێنی لەبەرخوا یەکسەر خۆتت خۆش دەوێت لە خۆت بێزارنی ئەبی بە خۆشەویستی کەون دکتۆر عەبدولدائیم الکەحیل دەڵێ ڕووەکەکانمان تاقی کردوتەوە بۆ نمونە هەنجیرێک لەگەڵ هەنجیرێکی هاوڕووەکیدا کە تینویان دەبێ و لە مەزرعەیەک نێژراون دیقەتمان داوە لە ژێر زەویدا کە خۆراک و ئاو و خواردنەیە لە ژێر زەویدا بۆ ڕێگەکانیان ئەم هەنجیرە لەگەڵ هەنجیرێکی ترە ئەم سێوە لەگەڵ سێوێکی ترە ئەڵێ سیر دەکەی ڕێگەکەی دەبا بەو لاوە دەڵێ با براکەم بێ لەوەی بخوا بۆیە دەڵێت لە زانستی کوشت و کاڵیدا دوو درەختی دش بە یەکەوە مەنێژەوە نونە سێوێک و هەنارێک بە یەکەوە مەنێژە چونکە منافەسە یەک دەکەن کە دوو سێوبوون یارمەتی یەک دەدەن ڕێگەکەی لا دەدا دڵە با براکەم بیخوا لە ئەوانش بەخشندەی هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من چەند ساڵ لەو فەرمودەیە ڕادەمان بۆ پێغەمبەری خوا لە فەرمودەیەکە فەرمووی هەر کەسێک مزگەوتێک دروستکە با هێندەش بچکۆلە بێ بەقەدەر هێلانەی سوێسکە سوێسکە لە کۆتر بچووکتر لە کەو بچووکترە بینیوتانە لە بەقەدەر هێلانە سوێسکەیەک بێ هێندە بچکۆلە بێ لەبەر خوا دروستی کرد بێ خوا بەقەدەر ئەو مزگەوتە لە بەهەشت تا کۆشکێکی بۆ دروست دەکا دروستکەری ئەم مزگەوتە و هەموو مزگەوتەکانی ماڵی خوا ئەوەش بەشی سەرچیمەنتۆیەک بەشداری تێدا کردووە ئەوەش بە مشتێ لم ئەوەی بە ئەندازیارێک کە نەخشەکەت کێشاوە ئەوەی ئاوڕشێنت کردو و کرێکاریت تێدا کردووە تۆی مسلمانیش کە منارە و گومەزی مزگەوتەکەی خوا دەبینی و دڵت خۆشە خوا بۆ هەمووان کۆشکی بەهەشت دروست دەکا بەویستی خوا وەڵڵی ئەم ماڵی خوا دەبینی کۆشکە لە بەهەشتا بەڵام ئەو کاتە خشت و دیوار و بلۆگ نییە هەمووی لە ئاڵتونی ساف دروست کراوە سبحان الله قەت تێدا پیر نابی وین نابی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بەقەدەر هێلانە سوێسکەیەک ئەزانن بۆ نەیگوت کۆترێک ئەزانن بۆ نەی فەرموو چۆلەکەیەک کەوێک بۆ لەبەرەوەی سوێسکە سەخی تەبیعەتە کاتێک کە دەگەڕێتەوە بەجی کڵدانەی پڕەوە بە باڵەکانی دەفڕێ بە قاچەکانی دەڕوا گوێی لە جریوە جریوی بەچکەی سوێسکەیەکی تر بوو ناچێتەوە بۆ لای بەچکەکانی دەڵێن نەوەکو ئەوە دایکیان ڕاو کرابێ نەوەک دایکیان نەخۆش بێ نەوەک دایکیان مردبێ برسیان بێ پێشدا دەچێت بەچکەکانی تر تێر دەکا جاری دوم ئەمجا بۆ لای بەچکەی خۆی دەڕواتەوە پیامبەر صلی الله علیه و سلم ها ئەو ڕێزەی لێگر ماڵی سوێسکەی باس کرد چونکە سەخی تەبیعەتە ئەبی بە دۆستی کەون بە بەخشندەی خۆشەویستم ئەمجا خاڵی شەشەم دڵت بە ماڵەکەت خۆش دەبێت خوا بەوە پاداش دەداتەوە دڵت بە ماڵەکەت خۆش دەبێت وڵی ئینسانی وامان هەیە ملیۆن لەرە بڕواتان بێت سەد خۆزگەی بە فەقیرێک کا کە نانی شەوی نییە هەر دڵی بە ماڵەکەی ناکرێتەوە لەزەتی لێ ناکا خۆ بەدەست من و تۆ نییە یاخوا ئەو دڵی ناو سینە نەگیرێ دڵی بە ماڵەکەی خۆش نییە تۆ کە خێر دەکەی سوبحان الله پاداشتی خوا بۆ تۆ ئەوەیە یەکسەر دڵت بە ماڵەکەت خۆش دەبێت بە تەماشاکردنی لەزەتی لێ وەردەگری چونکە بەشی خوای لێلاداوە دوعای فەقیر و هەژارت بۆ کراوە خاڵی شەشەم خوا فەرمووی والله یەقبض ویەبسط خوا دەفەرمێ فەقیری و دەوڵەمەندی بەدەستی ئەڵڵایە بەو خوای بە سەخاوەتی بوویە ئیوا هەبوو دەبوو نان نەبێ بیخوا هێندە لە ماڵی خوراوە هێندە لە کۆگا و مەعمەل و شەریکەی ڕۆیشتووە دەبوو نانی نەمایە وڵی بە ڕەزیلیش بووە دەبووە هیوا هەیە کۆڵەکەی ماڵەکەی کورد دەڵێ ئاڵتون بووە کەچی هەر نانی نییە چونکە قەت خێرێکی لەدە ساڵ نەوەریوە خوا دەفەرمێ هەژاری و دەوڵەمەندی بەسەرکردنەوەی خوایە ئەگەر هەژار بووی خوا تاقی کردوویەوە ئەگەر دەوڵەمەند بووی خوا تاقی کردوویەوە هەردووشیان بە تاقیکردنەوەی خوا بزانە خاڵی کۆتایی خوا دەفەرمێ لە قورئانەکەیە وئیلەیه تورجعون بۆ لای خوا دەگەڕێنەوە ئەزیزەکەم بۆ لای خوا دەگەڕێیەوە وەڵی ئەگەر دنیا بمردن کۆتایی پێپاتە دەبووە هیچ شت نەکردا بەخێر قەیدی نەدەکرد بەڵام مادام دەچێەوە حزوری خوا چەندە دەوڵەمەند بی بەس یەک قەبرت پێ دەبڕێ داخی گرانم یەک عادەتی خراپ لە کوردەواریدا هەیە ڕۆژانی جەژنی ڕەمەزان و قوربان ئێمە دەچینە سەر قەبران ئاوا نییە یوا لە مزگەوتێ دەڕاتەوە ڕاکەوە سەر قەبری خۆشەویستەکەت کوڕەکەت کچەکەت شەهیدەکەت وەڵی من دەڵێم ئێستا لە ڕۆژانی ڕەمەزانە بە زمانی بە ڕۆژەوە بچۆ سەر گۆڕستان جێژن مەچۆ جەژن خۆشی لە خۆت و منداڵەکانت تێک مەدە ڕۆژی فەرەحیە ئێستا بچۆ بۆی بۆ دەرکەوێت تۆش تەنها و تەنها لەو قەبرا بە تەنها ڕادەکێشرەی توخوا کەستان بینیوە بەتانێکی لەگەڵا ڕابخرێ کەستان بینیوە سارەکەی لەسەر بێ کەستان بینیوە سویچەکەشیان خسپێتە گەڵیەوە تەواو بەتەنها وإليه ترجعون بۆ لای خوا دەگەڕێنەوە جا توخوا حەیف نییە ئینسان پێش ئەوەی دەچێتە قەبرەوە
ئەگە بچێ شوێنێکەوە بێ لایتێکت پێ بێ گڵۆپێکت پێ بێ وەی بە تاریکی نەچێ ژوورەکەوە تاریکی قەبرەکەت ئەم سەدەقە و خێرەی ئێستای ڕەمەزانە بڕۆ سەردانی قەبرستان کە بیری دایک و باوک و کەس و کار و خۆشەویستان و ئەو گەنجانەش بەوە کە وەک تۆ گەنج بوون وەڵڵی سامانەکەیان بەس ئەوەیان بۆ مایەوە کە ئێستا لە قەبرەکەیان لەگەڵیانایە لە دەفتەری ئەعمالەکەدا کۆتایی قسەکانم بەم شیعرە دێنم لە حزوری جەنابتاندا و دەڵێن گەر لە کاسپیدا دلێری دنیا جەنگەڵ و تۆشێری ژیرفان پڕ و ورکتێری بیرت بێ ئاخری دەمری ڕۆژێک دێت میوانی قەبری خەرمانی ڕەنجت هەڵدەگری دەلێ بڕێ لە بەهەشتا جێیەک بگری ئەوەی کە بە تۆ دراوە ئەگەر نانە ئەگەر ناوە ئەگەر عەقڵ و دڵ و چاوە پارەیە و سەریەکت ناوە سپاردەیە و دانراوە تۆ وەکیلی عەبدێکی دەست بە کلیلی بۆ بەخشینی مل بامەدا وەکو قاڕون بە فیزەوە خۆت بامەدا لە کاری خێر خۆت لامەدا پێشخۆتی خە با بۆ ناو گۆڕی نادیاری ببێ بە سەدەقەی جاری خۆت مەست مەکە بە دنیای پڕ لە جەنجاڵی ئامان دەستم بە دامانت نەڕۆی بە دوو دەستی خاڵی ژیان و دارایی هەلە وەک گرەوە ئەم گرەوە مەدۆڕێنە بیبەرەوە ئەمڕۆ ڕۆژە سبەی شەوە تەمەن کورتە وەکو خەوە بەخشندە بە لە کاروانی چاکە خوازان دوامەکەوە پارە تا سەر بۆ نامێنێ بەهەژ بکڕە فریاکەوە فرسەتێکە ئەو فرسەتە لە دەستت دەچێ پێرار و ئەوانە خەڵکمان بینی خاوەنی کۆمپانیای گەورە بوون وەڵی بە دەفتەر زەکات و سەدەقەیان داوە بەو خوایە ئەمڕۆ بەم قەیرانی دارایە ئیفلاسیان کردووە کابرا ناوێرە لە ناو ژن و منداڵەکەی دانیشێ لەبەر خاوەن قەرز ئێستا بە شەخسی دەیناسم کابرا خێری پێدەشتە فرسەتێکە دێو دەڕوا بەڵام ئەگەر ئەو کاتە بەخشندە بوو بێ ئێستا نامورتاح نییە دەڵە ڕۆژێکە هەم بوو سوپاس بۆ خوا درێخیم نەکرد ئەمڕۆ خەڵکیش دەرگای خێرم لێ دەکاتەوە یا ربی خوا دەرگای خێرمان لێ بکەیەوە یا ربی خوا نوێژ و تاعەت و عیبادەتمان قبوڵ کەی ئەو عیبادەتە کرچ و کاڵەی دەیکەین ئەگەر کەم و کوڕی تێدایە لە تاعەت و نوێژ و تەراویح و قورئان خوێندنماندا بە گەورەی خۆت خوا لێمان قبوڵ کەی بۆمان پڕکەیەوە یا ربی خوایە هەر کەسێک دەست دەکا بە گیرفانی خۆیدا بە ماڵی پاک و خاوێنی خۆیدا و دەبەخشێ یا ئەڵڵا وعدی خۆتە و دوعای بۆ دەکەین هەزاران هەزار ئەوەندەی پێ ببەخشیەوە خوایە قەت دەست بە گیرفانی خاڵی دانەکە هەمیشە دڵی خۆشکەی هەمیشە لەشی ساخکەی کۆمپانیا و شەریکەی پڕبەرەکەتکەی دوکانی پڕبەرەکەتکەی منداڵی ساڵحکەی لە بەڵا بە دووریکەی یا ربی خوا هەر کەسێکیش دەستکرد و هەژارە قەرزار و نەبوو نەدارە کرێت چییە یا ربی خوا دەرگایەکی ڕەحمەت لەویش و لە هەموو هەژارانی ئەم ئومەتی ئیسلامە بکەیەوە خوایە بە ڕەحمی خۆت ئەم قەیرانی داریایەش بەسەر ئەم کوردستانەدا تێپەڕێ و لەم گرفتەش ڕزگارمان کەی لەناو خۆماندا تەبامان کەی خوایە تەبایی بخێەوە نێو ماڵی میلەتی کوردەوە خوایە ئەم حیزبانە بە هەمویان ستەمیان لەم گەلەستەم دیدە کردووە لانی کەم خوایە لە ناو خۆیاندا ناکۆک نەبوون و ئێمەش نەبینە خسوو تەمەنی ئاگری ئەوان یا ربی خوای ئیسلاحی حاڵی حیزبەکانی کوردستان بکەی ئاوێکی بە ڕەحمەت بەم فیتنەی ناو خۆداکەی ئەو فیتنە شوڕ و هەرایە ئەو بەڵایی لە دەور و بەرمانە خوایە کوردستانمانی لێ بپارێزی خوایە ئەو کەسانی دیفاع لەم خاکی کوردستانە دەکەن ڕۆڵەی ئەم خەڵکە دەست بەدەست نوێژە دەم بە ڕۆژوەن خوایە ڕەحم بە دڵی دایک و باوکیان بکەی خوایە ڕۆڵەی موسڵمانان پارێزی ڕەحم بە ژنەکانیان بە منداڵی ساوای ناوبێشکەیان بکەی یا ئەڵڵا یا ربی خوا ئاوێکی بە ڕەحمەت بەسەر دەفعی ئەم فیتنەیەدا کەی و لە ناوی بەری ئاشتی بێتە شوێنی شەڕ خوایە لە هەموو شوێنێکی جیهاندا یا ربی خوایە هەر کەس نەخۆشە شیفای بۆ بنێری هەر کەس منداڵی نییە خوایە یا وەها پێی ببەخشی هەر کەس گرفتارە ڕزگاری کەی هەر کەس دی لە ئازادی کەی هەر کەس مەلاقێکی هەیە تەحملی پێ ببەخشی و لەژێر باری ئەو مەینەتی ڕزگاری کەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمین آمین والحمد لله رب العالمين الحمد لله الحليم الكريم المنان العفو الرحيم الرحيم الرحمن الذي عم الخلائق بالجود والإحسان يرزق الدود في الحجر الصوان فسبحانه ما أحلمه وأكرمه مع القدرة والسلطان فيا سعادة من أشبع فيه جوعان أو كسى فيه عريان خصوصا في موسم الرحمة والرضوان شهر البركة والرحمة والصدقة وتلاوة القرآن وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله الذي كان أجود الناس
وأجود ما يكون في شهر رمضان، حتى كأنه الريح المرسلة في السماحة وطلاقة البنان. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما. أما بعد، أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته. واعلموا أيها المؤمنون بأن الله كريم يحب الكرم، وجواد يحب الجود، وعفو يحب العفو والغفران. وأكثروا من الصدقة فإنها ظل الإنسان يوم القيامة، تقيه حر النيران، ولها تأثير عظيم في دفع البلاء، وثوابها يتضاعف بحسب شرف المكان والزمان، خصوصا في شهر الله المعظم رمضان. أعوذ بالله من الشيطان الرجيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. نبني الله وإياكم من نومة الغافلين، وحشرني وإياكم تحت لواء السيد المرسلين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار.